پشتی کو بۆ دەمەکی درێ شەڕی دەگەل نەخۆشیەکە گران دەکەت لە وڵاتی ئەڵمانیا بەریا سێ هەیبان دەزەبرتە ناف وڵاتی و ناف کەس و کارên خۆ لە ڕۆژە 15 پێنج 2020 لە نەخۆشخانە شێخان میر کامیران خێریبەگ وەکیلێ میری ئێزیدیان بۆ کاروبارên ئاینی وەغەرە داویە دەکات و لە ڕۆژە 16 پێنج 2020 بڕێو ڕسمێکی ئاینیین ئێزیدیان و ئامادەبوونە هەژمارەکە بەرچاوژی ئێزیدیان و مسلمان و مەسیحیان و نوێنەرên پارتên سیاسی لە مەزارێ حەجی عەلی ناحیە بەعەدرێ هاتە بەشارتن. بۆ وەغەرکرنا میر کامیران خێریبەگ زۆربەیە ئێزیدیان دڵگرانکردنەوە دانە دیارکردن کە وەغەرکرنا کەسایەتێکی وەکو میر کامیران دەوی دەمیدا زەرارەکە مازنە بۆ تەوایە جڤاکا کوردستانê. کەسانێکی خێرخواز بوو خێر و خێرات بوو gelek şolêt eşaîrî û vê menteqeya hemû cîbecîdkirin serdesîwît hatine çêkirin ev perlemanî bû hikûmeta Iraqê de. Îro çend xesareteke mezin bû Mîr Kamîran şinavme çû rastî gelek teazîn û em hêvî dikeyin her kesekî bête teaziyeke me berxweket û xwe parêzitin bo wê sihet û afiyetê. وەغەرکرنا میر کامیران خەسارەتەکە بۆ کوردستانی خرێ بوو مالا میرا و گەلک یعنی ئەڤە نەبەس بابێ مەبتنێ بوو بابێ ئێزدیا هەمووە بوو و گەلک یعنی بۆ مە هەمووایە نەخۆش و ئەمێت کەفتن وەکی گوتی عیجزی بسەر ئێزیدخانی خرێدا هات. زیکران میر کامیران خێریبەگ ji لای xwe ve û bi navê binêmala mîrên êzidiyan Sopasiya Tevaya pêşdarbûyên rêwresmên veşartina babê xwe da kir û dîsan da diyarkirin ku tazî bi şêwekî fermî nehête gêran ji ber beravbûna vayrosê korona. Îro bo wەغەرکرنا babê min em supasiya her kesî dikeyin hatî zehmet kêşayî em dil û can ilgel wan em gelek memnûnî bêjî nemiriya îro roj ev cewamêrê hatîn وام ممنوني هكا عندك نيشك ام ممنوني شو عن ظروف كورونا يا مرضى كورونا مدفت يعني كنا بيجن ام الوان ناقريم خدي بس ام يجي تليفونك كي هات كي نقاري بيت ام شخرات ممنونين. دجي 65 ساڵیە دا میر کامیران کوڕە میر خێریبەگ وەغەرە داویە کرد ئەوە و بە ڕێو ڕسمێکی تایبەتی ئێزیدیان لە ناحیە بەعەدرێ لە جەم مەزارێ حەجی عەلی بامادەبوونە هەژمارەکە مازن ژێ ئێزیان و مسلمان و مەسیحیان بەشداری ئەوان ڕێوڕسمان بوون دیسان داخوازیش خدای مازن کردن کو جیهێ میر کامیران بێ بەهشتا مازن شاد بکات دیسان ژێ لە پێ گوتنا مالباتە میری کو ڕێوڕسمێن تازیێ ناهێنە گێران ji ber hebûna vayrosê korona. Ekrem Derviş, Badînan, Nahiya Beعەدرê.